بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. گرفتە هەنووکەیەکانی بەردەم پەروەردە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. بە درێژایی 26 ساڵی حکومڕانی و دەسەڵاتی کوردی هەموو دامەزراوەکانی ئەم وڵاتە لە گرفت و قەیران و کێشەدا ناڵاندویانە و ئەم کێشە و قەیرانانەش بە باڵای 26 ساڵی دەسەڵاتی کوردیدا شۆڕ بوونەتەوە و هیچ چارەسەرێکیشیان بۆ نەکراوە. بواری پەروەردە و فێرکردنیش لەم قەیران و گرفتانەدا پشکی شێری بەرکەوتووە و لە هەموو بوارەکانی تر زیاتر گرفت و کێشە بەرۆکی پەروەردە و فێرکردنی گرتووە. لە کاتێکدا کورد لە ماوەی ئەم 26 ساڵی ڕابردوودا توانای چارەسەری ئەو هەموو گرفتانەی نەبووە، چونکە بودجە و دەرامەتی وڵات بەشی هەموو لایەن و بوارێکی کردووە. بە شێوەیەکی گشتی نزیکەی 3 ساڵە گرفت و کێشەی بەردەوام ڕوویان لە پەروەردە کردووە و ئەم ساڵیش زیاتر بە تایبەتتر لە سنووری پارێزگای سلێمانی. پێت دەچێت خەوش و گرفتی بەردەم پەروەردە لە پارێزگای سلێمانیدا لە ئێستادا گەیشت بێتە لووتکە، چونکە نیوەی زیاتری ماوەی خوێندن لەم پارێزگایەدا تێپەڕ بووە و لە کاتێکدا لە هەموو پارێزگاکانی تری کوردستان خوێندن دەستی پێکردوتەوە، بەڵام لە پارێزگای سلێمانیدا لە ئێستاوە خوێندن دەستی پێکردووە. دەپرسین دۆخی پەروەردە لە کوردستان لە چه ئاستێکدایە؟ دۆخی پەروەردەی سلێمانی لە چه ئاستێکدایە؟ کێشە و گرفتەکانی ڕابردوو تا چەند کاریگەرن لەسەر دۆخ و ڕەوشی پەروەردە بە شێوەیەکی گشتی لەسەر کوردستان و بە تایبەتتر لەسەر شاری سلێمانی. خراپی دۆخ و کێشەی پەروەردە تا چەند کاریگەری لەسەر دەرونی مامۆستایان و خوێندکاران جێهێشتەوە. کاردانەوە و کاریگەری مامۆستایان یا بە شێوەیەکی تر بەکارهێنانی لێدان و کۆمەڵێ دەستەواژە بەرامبەر بە خوێندکار لەلایەن بەشێک لە مامۆستایانەوە تا چەند کاریگەری ئەو دۆخە خراپەیە کە بەرۆکی پەروەردەی گرتووە. بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا گۆران عەبدولقادر سەرپەرشتیاری پەروەردەیی تاوتوێ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر دەکەین و دێمەوە خزمەتتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵام. مامۆستاگیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باسوخواز. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە و دەست پێ بکەین بزانین بە شێوەیەکی گشتی دوای دەستپێکردنەوەی ئەو نیمچە دەوامی کە لە پارێزگای سلێمانی هەبوو بزانین دۆخی پەروەردە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی کوردستان و بە شێوەیەکی تایبەتتر لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە چ دۆخێکدایە؟ بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە. وەکو لای هەمووان ئاشکرایە کە قەیرانەکان هەموو هەرێمی کوردستانی گرتەوە و لە ماوەی 26 ساڵی حکومڕانیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەیانتوانی حکومڕانێکی سەرکەوتوو ئەنجام بدەن، نەیانتوانی بنەمایەکی یا ژێرخانێکی ئابووری و سیاسی بەهێز بۆ هەرێمی کوردستان دروستکەن. لەبەرەوە لە ماوەی 26 ساڵی حکومڕانیانە فەشەلیان هێنا لە هەموو بوارەکانە. بێگومان سێکتەری پەروەردەژیشتێکە لەو بوارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تیا فەشەلی هێنانەی توانی بە سەرکەوتووی لە بواری پەروەردەشە سیستمێکی سەرکەوتوو ئەنجام بدات و قەیرانی پەروەردەش یا بابڕین قەیرانەکان سیستمی پەروەردەشی گرتەوە. وەکو ئاماژەتان پێکرد لە پێشەچێکەیە ماوەی 3 ساڵە قەیرانی پەروەردە لە سیستمی پەروەردەی هەرێمی کوردستانە ڕوویدا، واتە کۆمەڵی کێشە و گیرروگرفت ڕووی کردووەتە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە. لە ساڵی 2014ەوە لە ساڵی خوێندنی 2014 2015 و 2015 16 و 2016 حەڤەش کە ئەم ساڵەکە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە دووچاری کۆمەڵی کێشە و گیرروگرفت بووەتەوە. گرنگترین کێشەکان بابرین کێشە داراییەکانە کە حکوومەتی هەرێم نەیتوانێت وەکو پێویست بودجەی پێویست بۆ وەزارەتی پەروەردە تەرخان بکات تاوەکو چارەسەری کێشە و گیرروگرفتەکانی خۆی بکات. لە ماوەی ئەو 3 ساڵەدا زیاتر ساڵ بە ساڵ کێشەکان پەرە دەسێنێت و زیاتر گرفتەکان قوڵ دەبنەوە لە ناو سیستمی پەروەردەدا. بەڵێ ئەگەر دەسەڵاتدارانی کوردی یان بۆ نمونە ئەوانەی لە بواری پەروەردە و خوێندندا کارەکەن لە مەدای 23 ساڵی ڕابردووە بیانتوانیا کێشەکان چارەسەر بکەن، ئایا لەم ئەم 3 ساڵ ئەم کێشە گەورانە هەیە بەرۆکی کوردستانیان نەگرت، بەرۆکی خوێندن و پەروەردەیان نەگرت کە ئێستا بۆ لەم 3 ساڵا گەیشتوتە ئەو جوولووتکە؟
بێگومان نەخێر ئەگەر لە ماوەی ئەو 23 ساڵەدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پلانێکیان هەبوایە بە سیاسەتێکی سەرکەوتوو و کاریان کردایە ئەم قەیرانانەی کە ئێستا ڕوویداوە ڕویان نەدەدا بەڵام دیارە هیچ پلانێک نەبووە لە کاری حکومڕانیدات زیاتر دوو حیزبی حکومڕان دوو حیزبی دەسەڵات دوو حیزبی خاوەن دەسەڵات و هێز حکمیان بردۆ بەڕێوە لەم هەرێمی کوردستانەدا بەبێ ئەوەی هیچ پلانێکی استراتیژی دابنێن بۆ بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و خزمەتکردن بە هاوڵاتیان دیارە مەبەستیان نەبووە کە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمەکەی خۆیان بکەن مەبەستیان نەبووە کە پلانێک دابنێن بۆ بەرەو پێشبردننی هەرێمەکەی خۆیان دیارە مەبەستیان زیاتر بۆ بەرەو پێدان و گەشە پێدانی خۆیان بووە واتە بە هێزکردنی پێگەی خۆیان وەکو حیزبە حکومڕانەکان لە ماوەی ئەو 23 ساڵەیە هیچ پلانێک نەبووە بۆ بەرەو پێشبردننی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە و هیچ بیرێک لەوە نەکراوەتەوە کە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە چاکسازی تیا بکرێ و گۆڕانکاریی نەوەی تێدا بکرێ دیارە لەلایەن وەزیرەکانی پێشوو هەندێک گۆڕانکاری کرا لە ئەویش تەنها لە سیستمی پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاریی بەرچاوی تێدا کرا بەڵام هەر بە تەنها بە گۆڕانکاری لە پرۆگرامە ئەنجام نادرێت بەڵکو تۆ بێ ژینگەیەکی سەرکەوتوو ژینگەی پێویست بسازێنی بۆ ئەوەی ئەم پرۆگرامی تێدا جێبەجێ بکەیت کە تۆ نەوتوانی زمینە سازیەک بکەیت لە هەموو لایەکەوە تەنها لە زمینە سازی لە پرۆگرامە بکەیت یا گۆڕانکاری لە پرۆگرامە بکەیت بە تەنها گۆڕانکاریکردن لە پرۆگرامەکانی خوێندنە هۆکار نییە بۆ بەرەو پێشبردننی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە. بەڵێ مامۆستا گۆڕانکاری سەرەکی جەنابتانە فەرمونون هەر گۆڕینی سیستەم و هێنانی منهەجێکی سویدی بۆ خۆی شتێک نییە کەەوە ئەم بۆ منە گرفت و کێشەی پێچارسەکەین گۆڕانکاری سەرەکی یا بۆ شتێکەوە ئەم کێشە و گرفت و خەوشانەی پەروەردە چارەسەر بکە لای ئێوە چییە؟ چ شتێک بە شێوەیەکی سەرەکی لە بەرچاوی بگرین کە ببێتەوە کاری نەمانی ئەم کێشە و گرفتانە؟ بێگومان سیستمی پەروەردە پێوەستە بە سێ فاکتەری سەرەکیەوە سێ فاکتەرە سەرەکیەکە بریتێ لە مامۆستا خوێندکار پرۆگرام ئێمە پێویستە ئەم سێ فاکتەرە هەر سێکیان بە شێوازێکی سەرکەوتوو گۆڕانکاریان تیا بکەین و تایە بەرنامەسازی بکەین بۆ نمونە مامۆستا پێویستە ئێمە ژیانی مامۆستا ژیانێکی خۆشگوزەرانی بۆ دابین بکەین تاوەکو بتوانە بە شێوازێکی سەرکەوتوو وانە بڵێتەوە بچێتە هۆڵەکانی خوێندن ئەگەر مامۆستا ژیانێکی ئاسوودەی نەبوو ئەگەر بەختەوەر نەبوو ئەگەر کۆمەڵی گیر و گرفت و مشکلەی هەبوو ئەوە ناتوانێت بە سەرکەوتووی پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەنجام بدات لەناو هۆڵەکانی قوتابخانەدا. سێکتەری دووەم یا فاکتەری دووەم بریتە لە قوتابیش بە هەمان شێوە لەم ژینگەیە ئەژی کەپڕە لە قەیران ئەویش بە هەمان شێوە پێداویستیەکانی ژیانی وەکو پێویست بۆ دابین نەکراوە کە پەیوەستە بە خێزانەکانەوە کە قەیرانەکە هەموو خێزانەکان و هەموو تاکەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە کە خوێندکاریش ئاسوودە نەبوو ناتوانێت ئەو زانستی کە وەریەگرێت سوودی لێوەرگرێ و بە پراکتیکی لە ژیانی خۆیدا جێبەجێ بکە. فاکتەری سێم بریتێ لە پرۆگرام کە وتمان گۆڕانکاری لە پرۆگرامەکە کراوە بە تەنها کە لە ساڵی 2007 تا کۆنگرەیەکی پەروەردەیی بەسرا و لە دوای ئەو کۆنگرەیەوە بڕیاردرا پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاریان بەسەر بێت و ئەو پرۆگرامەی کە سوود لە پرۆگرامی وڵاتانی ئەوروپی و وڵاتانی دەوروبەر وەرگیرا و گۆڕانکاری لە پرۆگرامەکانی هەرێمی کوردستانە کرا دیار ئەو گۆڕانکاریش بە پێی خواست و پێداویستی ئەو حیزبەیە کە حاکم و دەسەڵاتی بەدەسە ئەویش ئەو گۆڕانکاری لە بەرژەوەندی خۆیان ئەنجام ئەدات نەک لە بەرژەوەندی میلەتەکە بەگشتی لە بەرژەوەندی خواست و ویست و حەز و ئارەزووی تاکەکانی کۆمەڵگایە لەبەرەوەی ئەو حیزبێکی ئەلمانیە دوو حیزبی ئەلمانی تا ئێستا دەسەڵاتیان گرتوۆتە دەست ئەوان سیاسەتێکیان داڕشتووە ئەو پرۆگرامانی کە دایانن بە پێی بەرژەوەندیەکانی خۆیان دایانڕشتووە نەک بە پێی بەرژەوەندی میلەتەکە کە بۆ نمونە میلەت بە گشتی لە ساڵانەوە پێنجی مسلمانە ئەوان هاتوون سیاسەتێکیان داڕشتووە پەروەردەی ئاینیان لە زۆربەی پرۆگرامەکانی خوێندنە لاواز کردووە بە شێوەیەکی زۆر لاواز دایان ڕشتوەتەوە بۆ ئەوەی تاچی کوردی دوورخەنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام کامە یەکێکە لە بەرژەوەندەکانی ئەوان کە وەکو دوو حیزبی ئەلمانی ئیشەکەن بە ئاراستەی ئەوەی کە کۆمەلگای کوردی بەرەو ئاراستەی ئەلمانیەت بەرن لەمەدای ئەم 26 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی ئەم 3 ساڵی دوایی گرفتی گەورە خەوشی گەورەی بەردەم پەروەردە چی بووە لە کاتێکا بۆ نمونە لە ماوەی 3-4 ساڵێکە ڕەوشی مامۆستا و خوێندن لە ڕووی بودجە و دابینکردنی ژیانیانەوە تا ڕادەیە باش بووە بە شێوەیەکی گشتی گرفتی گەورە و خەوشی گەورەی بەردەم پەروەردە یا لەسەر پەروەردە لە مەدای 26 ساڵ بە شێوەیەکی گشتی و ئەم 3 ساڵی دوایی چی بووە یا بڵین گرفتی هاوبەشی نێوان ئەم 3 ساڵی دوایی و 23 ساڵەکەی ترچی بووە
گرفتە هاوبەشەکە ئەوەیە کە بە شێوەیەکی سەرەکی لە 23 ساڵی حکومڕانیە ئیش نەکراوە بۆ پێشخستنی سیستمی پەروەردەواتە لە هەموو دەوڵەتێک هەموو هەرێمێک فەلسفەیەکی تایبەت بەخۆی پێوتێ فەلسفەی دەوڵەت کە تایبەتە بە بەرژەوەندیەکانی ئەو دەوڵەتە و داڕشتنەوەی سیاسەتی هەمەلایەنی ئەم دەوڵەتە لە چوارچێوەی ئەو فەلسفەی خۆیدا دیارە سیستمی پەروەردەش کە فەلسفەیەکی پەروەردەی بۆ دانرێت لە چوارچێوەی فەلسفەی ئەو دەوڵەتەدا ئەمان وەکو حکومڕانی بە هیچ شێوەیەک بیریان لەوە نەکردوێتەوە کە خزمەت بە بواری پەروەردە بکەن لە ماوەی 23 ساڵەدا واتە لە خەمی بواری پەروەردەیان نەبوون بۆ نمونە ژمارەی خوێندرگاکان وەکو پێویست نەبووە نەیانتوانیوە ژمارەی خوێندرگاکان بە پێی پێویستی ژمارەی خوێندکاران دروستکەن کە بە پێی حقیقەتە نێودەوڵەتیەکان بە پێی ڕێنمای نێودەوڵەتیەکان نابێت لە هەر پۆلێکا لە 15 خوێندکار تا 20 خوێندکار زیاتری تێدا بێ بەڵام لە هەرێمی کوردستانی ئێمە زۆربەی قوتابخانەکان لە هەموو پۆلێکا زیاد لە 50 بۆ 60 قوتابی تێدا بۆ لە ناو شارەکانە کە ئەمە یەکێکە لە هۆکارە سلبیەکان کە قوتابی ناتوانێت وەکو پێویست سوودی لێوەرگرت نە قوتابی ئەتوانێت سوود لە ئەو پەروەردەیە وەربگرێت کە مامۆستا پێ ئەگەێنێ ئەو پەیامە وەربگرێت کە مامۆستا ئەگەێنێ نە مامۆستاش دەتوانێت ئەو پەیامی پێیەتی ئەو زانستی پێیەتی بە سەرکەوتوی بیگەێنێ بە خوێندکاران ئەمە یەکێکە لە هۆکارەکان کەمی ژمارەی بینای خوێندرگاکان لە هەرێمی کوردستانە و کەمی ئەو تاقیگانی کە پێویستە لە خوێندرگاکانە هەبێت کە لە زۆربەی خوێندرگەکانە تاقیگە نییە کە قوتابی سوودی لێوەرگێت ئەو علمەی وەریەگرێت ئەو زانستی وەریەگرێت بە شێوەیەکی پراکتیکی تاقیب بکاتەوە و لە ژیانی ڕۆژانەیە سوودی لێوەر بگرێت اینجا لەلایەن حکوومەتەوە سیاسەتێکدا نەڕێژراوە کە کۆمەڵێک ئامانجی پەروەردەی دابڕێژە پێوتێ ئامانجە پەروەردەیە گشتیەکان و ئامانجی پەروەردەی تایبەتیشمان هەیە ئامانجە پەروەردەیە گشتیەکان ئەو ئامانجانن کە سیاسەتی حکوومەت دای ئەڕێژێ بەپێی ئەو فەلسفەی کە خۆی هەیەی کە لە هەرێمی کوردستانی ئێمە پێ ئەڵێ فەلسفەی ئەلمانیان دیموکراسی کە زیاتر ئەو فەلسفەیەژیان ئەو سیاسەتش کە داڕژێ بەپێی داواکاریەکانی خۆیەتی کە ئێوە تاچی کوردی تاچیشی ئەلمانی یان دیموکراسی دەرچێ واتە دووری خاتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامی خۆی ئێمە لێرەدا بێ ئیش لەسەرەوە بکەین کە حکوومەت ئامانجەکانی خۆی دیاری کات سیاسەتی خۆی بە ئاشکرا دیاری بکات کە ئێوە لە کۆتاییدا تاچی کوردی لە ئەنجامی ئەو خوێندنەی کەی خوێنێت 16 ساڵ لە قوتابخانە و لە زانکۆ خوێنێ تاکیی چۆن دەرچێت مامۆستا دوای نزیکەی 3 مانگ یا 100 ڕۆژ لە بایکۆت و خۆپیشاندانی مامۆستایان بە دڵ و دەروون و سایکۆلۆژیایەکی ناجێگیرەوە چوونەوە هۆڵەکانی خوێندن ئەم سایکۆلۆژیایە ئەم ناجێگیری دەروونەی مامۆستایان تا چەند ئەبێتە خەوش و لەمپەر و گرفتێک لە بەردەم پەروەردەیە بە تایبەت لە شاری سلێمانی بەڵێ مامۆستایان وەکوتمان دەرەنجامی ئەو گوێنەدانی حکوومەت ئەو بێباکی حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم بە کەرتی پەروەردە بە سێکتەری پەروەردە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کەرتی پەروەردە بەردەوام پڕوە لە کێشە و قەیرانێکێک لە قەیرانەکان نەبوونی میزانی پێویست بۆ بودجێ پێویست بۆ وەزارەتی پەروەردە نەبوونی موچەی پێویست بۆ مامۆستایان کە یەکێک لە داواکارەکانی مامۆستایان داواکارە سەرکیەکانن ئەوە بوو کە با بڵێن داکۆچیان کرد لەسەر مافەکانی خۆیان مافی بژێوی خۆیان ماوەی زیاد لە 100 ڕۆژ مامۆستایان خۆپیشاندانیان کرد بایکۆتیان کرد وەکو ڕێکارێکی مەدەنی بۆ داکۆچیکردنە مافەکانی خۆیان بەڵام بەداخەوە حکوومەت بە هیچ شێوەیەک یا دەسەڵاتدارانی هەرێم بە هیچ شێوەیەک گوێیان نەدا بە داواکارەکانی مامۆستایان ئامادە نەبوون چنە ژێرباری ئەوەی داواکارەکانی مامۆستایان جێبەجێ بکەن بە بەیانی ئەوەی کە گوایە قەیرانی دارایی هەیە لە کاتێکە هەموو لایەک ئاشکرا لامان کە قەیرانی دارایی نییە بەڵکو خۆڵقێنراوە و دروستکراوە بە مەبەستی سیاسی کە هەموو کێشەکانی هەرێمی کوردستانیان بەستۆتەوە بە ئامانجە سیاسیەکانەوە کە یانەوێ هەموو هەرێمی کوردستان ناچارکەن بەو سیاسەتی خۆیان ڕازی بن ئەو کاتە چارەسەری کێشەکانەکەن کەواتە لە ماوەی 100 ڕۆژی ڕابردووە کە باڵین مامۆستایان خۆپیشاندانیان کرد و بایکۆتیان کرد لە پێناوی ئەوەی کە چەند خاڵێکیان نووسی بۆ حکوومەت چەند داواکاریێکیان هەبوو داواکاریەکانیان جێبەجێ نەکرا وەکو بەڕێز ئاماژەت پێکرد بە دەرونێکی نائاسوودەوە چوونەوە هۆڵەکانی خوێندن واتە لە پێناوی بەرژەوەندی گشتیە لە پێناوی ئەوەی کە وەکو هەستکردنێک بە بەرپرسیارەتی ئەخلاقی بەرامبەر قوتابیان بۆ نمونە مامۆستایان بۆ شەڕێک چوونە مەیدانەوە ئەم شتەشیان بەدەست نەهێنایەوە و شەڕەکەشیان دۆڕان واتە گرفتێکی تریا ناجێگیری دەرونی مامۆستا وای کرد ببێتە گرفتێکی تر لە بەردەم پەروەردە جەناب تامە پێتان وانە کە بەدەمەوە نەهاتنی حکوومەت بەڵام کە مامۆستا خۆی ئەیزانی بەدەم داواکاریەکانیان و نایەن ئێستا ئەمەش بۆتە گرفتێکی تر لە بەردەم پەروەردە ئەمە شتێکێکە لە گرفتەکانی بواری پەروەردە کە
مامۆستایەکێک لە ئەرکەکانی ئەوەیە پەیامێک بگەینە بە قوتابیان تاکێکی سەرکەوتوو و متمانە بە خۆیان دروستکە لە داهاتووە نایەوێت تاکێک دروستکە کە ملکەچکە بۆ داواکاریەکانی با بڵێن سەر و خۆی و ببێتە کۆیلەیە کە بەبێ ئەوەی ڕاست و خراپ لە یەک جیا بکاتەوە بۆیە مامۆستایان بڕیاریاندا کە ڕێکارە مەدەریەکان بگرنە بەر چنە سەر شەقام وانەیەک بە خوێندکارەکانی خۆیان بڵێنەوە پێیان بڵێن کە پێویستە ئێوە بە سەربەرزی بژین پێویستە ئازا و بوێر بن داواکاری لە داواکاری مافەکانی خۆتان بێدەنگ نەبن سەردانە نوێنن بۆ دەسەڵاتێک کە بێبتان چەوسێنێتەوە مامۆستا لەوەیە سەرکەوتوو بوو کە توانی وانەیەک بە خوێندکارەکانی خۆی بڵێتەوە لەسەر شەقام کە خوێندکارەکانی فێرکە کە بوێر بن کە ئازا و چاونەترس بن و داوای مافی خۆیان بکەن و لەسەر مافی خۆیان بێدەنگ نەبن لەلایەکیشەوە داوای لە پەیامێکی گیان بە حکوومەت کە ئێمە وەکو مامۆستایان سەرکردایەتی هەموو چین و توێژەکانی تری کۆمەلگا ئەکەین سەرمەشقی هەموو چین و توێژەکانی تری کۆمەلگاین لە پێناو داواکاری مافەکانی خۆمان بێدەنگ نابین بێ هەڵوێست نابین و ئەمە یەکەم جاریشمان نابێت کە ئەچینە سەر شەقام بەڵکو بۆ جاری تریش ئەچینەوە سەر شەقام و داواکاریەکانی بۆ لە پێناو داواکاریەکانی خۆمانە دیارە حکوومەت نهاتۆ بەدەم داواکانی مامۆستایانەوە مامۆستایان بەمە کۆڵ نادەن ئەمە تەنها ڕێکارێک بوو گرتیانە بەر بۆ ئەوەی ساڵی خوێندنی خوێندکاران بە هەدەر نەچێت ساڵەکان بۆ هەژمار بکرێت و لە پێناوی بەرژەوەندی قوتابیانە چوونەوە هۆڵەکانی خوێندن و دەستیان کردێتەوە بەوانەکانی خۆیان بەڵام وەکو بەڕێز ئاماژەت پێکرد کە مامۆستایان ناڕەحەت بوون بێتاقەت بوون لەوەی کە حکوومەت وەکو پێویست نەهات بەدەم داواکاریەکانیانەوە بەڵام مامۆستایان بڕیاریان داوە کە بەردەوام بن لە هەوڵ و تێکۆشانی خۆیان ئەگەر ئەم جارش نەبێت بۆ جارێکی تریش بە ڕێکارێکی تر هەوڵ و تێکۆشانی خۆیان بەردەوامەکەن لە پێناو گەیشتن بە مافەکانیان مامۆستا لێرە و لەوێ کۆمەڵێ دیاردە و حاڵەت ئەبینین کە مامۆستا بۆ نمونە بەکارهێنانی لێدان و قسەی نەشیا و کردنە دەرەوە و تووڕەبوون بەرامبەر بە خوێندکارەکانی تا چەند ئەمە پەیوەندی بەو سایکۆلۆژیا و دەروونە ناجێگیری مامۆستاکانەوە هەیە کە بۆم وەکو کرد دەڵێ یەکێکی تر تووڕێی کردووە و بە یەکێکی تری ئەڕێژێ بۆ نمونە ئێوە حکوومەت بە دەم داواکاریەکانتانەوە نهاتۆ بەڵام مامۆستایان بەشێکیان ئەیانەوێت داخی دڵی خۆیان یا ماندوو بوون و دەرونی ناجێگیری خۆیان بەرامبەر بە قوتابیەکانیان خاڵی بکەنەوە من پێم وانە ئەوە دەرەنجامی ئەوە بێت کە مامۆستا لەلایەن حکوومەتەوە وەڵام نەدراوەتەوە بێوێ داخی دڵی خۆی بە قوتابی بڕێژێت ئەمە حاڵەتێکی تایبەتە ڕوویداوە لە هەموو چین و توێژێکە ئەم حاڵەتانە دروستە بێت لە سیستمی پەروەردەیە بێ یا لە ناو سلکی تەندروستیە بێ یان لە ناو فەرمانبەرانە بێ بۆ منە هاوڵاتیەک ئەچێت بۆ فەرمانگەیەک داواکاریەکی هەیە بەڕێوەبەرەکە یان باڵێن فەرمانبەرەکە لەو ڕۆژە میزاجی تەواو نییە لەوانەیە تووڕە بێت لە فەرمانبەرەکە ئەمە حاڵەتێکی باڵێن شازە لە ناو هەموو سیستمی پەروەردەیە زۆر بە دەگمەن شتیوا ڕوئەیات کە پێشتریش کە کێشەی قەیرانی داراییش نەبووە ئەم کێشانە هەر هەبووە لە نێوان مامۆستا و خوێندکارە زۆر جار با بڵێن پێکهەڵپژان دروستە بێ لە ئەنجامی ئەوەی کە خوێندکار وەکو پێویست ڕێزی مامۆستاکەی ناگرێ مامۆستاکەش لەوانەیە لەو حاڵەتەدا میزاجی تەواو نەبوو بێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەر کێشەیەکی تری کۆمەڵایەتی خۆیەوە ببێت با بڵێن سزایەکی قوتابیەکەی داوە لەبەرەوە من پێم وایە ئەمە حاڵەتێکی تایبەتە و ناتوانین تەعمیمی کەین بۆ سەر هەموو مامۆستایانی بەڕێز کە بڵێن لەبەرەوەی لە دوای ئەو 100 ڕۆژی خۆپیشاندان و بایکۆت داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکراوە لەلایەن حکوومەتەوە با بڵێن ئەو تووڕەیی ناخی خۆی بە خوێندکارانی بەڕێز بڕێژێت ئەمە پێچەوانەیە لەگەڵ ئەو کاریگەری نابێ ئەو مامەڵەی مامۆستایان لەگەڵ قوتابیەکان ئەمە کاریگەری نابێ بە شێوەیەک ئەگەر دەگمەنیش بێت من پێم وایە مامۆستایان لە دڵسۆزی خۆیانەوە بڕیاریان نابچنەوە بۆ هۆڵەکانی خوێندن و وانە بڵێنەوە مامۆستایان لە هەستکردن لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ئەخلاقیەوە سەرڕای ئەوەی کە حکوومەتیش داواکاریەکانی بۆ جێبەجێ نەکردوون بەجیرفانی خاڵی لەسەر حسابی خۆیان لەسەر حسابی قەرز و قۆڵە بڕیاریاندا بچنەوە ناوەندەکانی خوێندن بۆی قوتابی ئازیزەکانمان بێبەش نەبن لە ساڵێکی خوێندن لەبەرەوە کە مامۆستا بەو هەستکردن بەو بەرپرسیارەتە بەرزە ئەخلاقیەوە بچێتەوە ناوەندەکانی خوێندن و دەرس بڵێتەوە ئامادە نییە ئەو حاڵەتە دەرونی کە هەیەی بۆ منە کە بە دەرونێکی نائاسوودۆ چۆتەوە هۆڵەکانی خوێندن لەگەڵ قوتابیە با بڵێن کێشەکانی خۆی لەگەڵ قوتابیە یەکلایکاتەوە بەڵکو کێشەی مامۆستا لەگەڵ حکوومەتایە لەگەڵ دەسەڵاتایە قوتابی ئازیز یەکێکە لەو کەسانی کە قوربانی دەری ئەم دۆخەیە کە زەرمەندی یەکەم لەم دۆخە قوتابی ئازیزانی ئێمە بوون لەبەرەوە مامۆستایان بە هەستێکی بەرپرسیارەتی گەورەوە بەرامبەر بە بەرژەوەندی دواڕۆژی نەوەکانی دواڕۆژی گەلەکەمان بەرامبەر بە میلەتەکەمان چوونەتەوە ناوەندەکانی خوێندن و دەستیان کردەوە بە وانەوتنەوەی خۆیان لەبەرەوە ئەمە هیچ باڵین کاریگەریی نابێت لەسەر ئەوەی کە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی تێک بچێت لەسەر ئەو بوارەی کە ڕووی داوە
مامۆستا بۆمە ساردبوونەوەی قوتابی لە دەوام و ناجێگیری دەرونی مامۆستا و بۆ منەبوونی درەنگ دەوامکردنەوە ئەم شتانە جەناب تاوەکو سەرپەرشتیارێک پێتان وایە کە خوێندنی ئەمساڵ یا پرۆسی خوێندن لە زۆنی سەوزدا لە ئەمساڵدا جێ وەکۆڵێ سەرکەوتوو ئەبێ یانە؟ دیارە ئەم ساڵ لە سنووری با بڵێن دەسەڵاتی زۆنی سەوزدا ئەو خۆپیشاندان و بایکۆت و ئەو ڕێکارە مەدەنیانی کە مامۆستایان گرتیانە بەر و دوای 100 ڕۆژ کە خوێندن دواکەوت پرۆسەی پەروەردە دواکەوت لەم سنوورەیە هەڵبەتە بمانوێ نەمانوێت پرۆسەکە ئەو پرۆسەیەک نابێت لە 100% بڵین پێرفێکتەوە ئێمە لێ رازین چونکە ئەو منهەجەی دیاری کراوە پرۆگرامەی دیاری کراوە مامۆستایان ناتوان حەقی خۆی بدەنێت چونکە کاتەکە بەش ناکات لەبەرەوە ئەتوانین بڵین بەڕێکردنی ساڵی خوێندنە بەڕێکردنەکەش زەرەر ئەیا لە قوتابی چونکە ئەو پرۆگرامی کەی خوێنێت وەکو پێویست سوودی لێوە ناگرێت بۆ ساڵی دوای خۆی بۆ نمونە قوتابی لە پۆلی حەوت منهەجێکی بۆ دیاری کراوە کە ئەم منهەجە بێت تەواوی کا بۆی لە پۆلی هەشت سوودی لێوەرگرێت بەڵام لە پۆلی حەوتا کە ناتوانێت ئەو پرۆگرامە هەمووی بە تەواوی وەربگرێت لە پۆلی هەشتا زەرری لێیە کە مادەکانی وەکو پێویست نەخوێندووە بە هەمان شێوە پۆلی هەشت بۆ پۆلی نۆ بۆ زنجیرەکانی دوای خۆی بەڵام تەنها پۆلی نۆ پۆلی 12 بڕیاردراوە کە بێ مامۆستایان هەچۆنێک بێ پرۆگرامەکان بە خوێندکاران تەواو بکەن چونکە پەیوەندی بە مەرحەلەی دوای خۆیانەوە هەیە بۆ نە پۆلی نۆ کاچێتە پۆلی دەپێویستە پرۆگرامەکانی تاواکەوی تاقیکردنەوەی نیشتیمانی لە بەردەمدایە پۆلی 12 بە هەمان شێوە لە کۆبوونەوەیکی پەروەردەیی یا بڕیاردراوە کە هەندێک بابەت هەیە کە دووبارەیە ئەم بابەتانە کە دووبارەن تەرک بکرێن بۆ قوتابی بۆ ئەوەی هاوکار بێت بۆ قوتابیان کە بتوانن ئەو مادانی پێویستن بیان خوێنن. بەڵێ مامۆستا ئێوە وەکو سەرپەرشتیارێک لە ئێستادا ڕۆڵ و ئەرێکتان چییە بۆ ئەوەی هیچ نەبێت لە سنووری پارێزگای سلێمانی پرۆسەی خوێندن بچێتەوە و ئاستەی کە پێویست بوو لەو ئاستەدا بێ وەکو بشۆن ئەم دوو سێ مانگە کە فەوتاوە ئێوە ئەرێکتان چییە کە بتوانن خوێندن ببەنەوە ئەو ئاستە؟ ئەرچی ئێمەی سەرپەرشتیاران ئەوەیە کە سەردانی مامۆستایان بکەین و هانی مامۆستایان بدەین کە بە ڕۆحێکی نیشتیمان پەروەری و نەتەوەی و دڵسۆزانە ئەرچی خۆیان جێبەجێ بکەن و ئەرچی خۆشیان جێبەجێ کردووە ئێمە زۆر سوپاسی مامۆستایانی بەڕێزەکەین کاتێک سەردانی ناوەندەکانی خوێندنەکەین زۆر بە دڵسۆزانە واجبی خۆیان جێبەجێکەن و وانەکانی خۆیان ئەڵێنەوە ئێمە دەستخۆشییان لێکەین سەرڕای کۆمەڵی قەیران و کێشە و گیرروگرفتی تایبەتی خۆیان کە هەیەە هێشتا ئامادەن یەنەوە هۆڵەکانی خوێندن و دەرسی خۆیان ئەڵێنەوە کە ئێمە ڕۆژانە سەردانیانەکەین کێشە و گرفتەکانی خۆیانمان بۆ باسەکەن کاتێک ئێمەمانوێ مامۆستایەک لە شوێنێک و بجۆزینەوە بۆ شوێنێکی تر کۆمەڵێک کێشە و گیرروگرفتیان هەیە ئێمە ناچارین هاوکاریان بکەین ئەبێ لە خزمەتی مامۆستایانی بەڕێزابین ئەبێت تەشجیعیانکەین کە سەرڕای ئەوەی کە کێشە و گیرروگرفت هەیە بەڵام نابێت مستەقبەلی قوتابیەکانمان بە هەدەر بچێت و ساڵێکی خوێندنیان بەزایە بچێ پێویستە هەچۆنێک بێ پێبنێن بە جەرگی خۆیانە لە پێناوی بەرژەوەندی گشتیدا لە پێناوی خوێندکارانی ئازیزماندا کێشەکانی خۆیان وەلاوە بنێن و کار بکەن لەسەر ئەوەی کە ساڵی خوێندنی 2016-2017 بە سەرکەوتوی ئەنجام بدەن سەرڕای ئەوەشی کە ناتوان پرۆگرامەکان وەکو پێویست وەکو خۆی تاو بکرێت لە ساڵی خوێندنی 2016-2017دا. زیادکردنی دەنگۆیەکەیە کە لە کۆتایی ساڵەوە 2 مانگ بۆ پارێزگای سلێمانی وەکو تەواوکردنی منهەج و ساڵی خوێندن دانراوە ئەمە تا چەند چۆتە بواری جێبەجەکردنەوە تا چەند بە سەرکەوتوی دەزانێەوە؟ پێم وانە 2 مانگ زیاد بکرێ بۆ ساڵی خوێندن چونکە ساڵی خوێندن بە پێ ساڵنامەی کە دیاری کراوە ساڵنامەیەک تایبەت دیاری کراوە بە سنووری ناوچەی سەوزەوە ناوچەی سەوز و نیلی با بڵێن ئەو ساڵنامەیە بە شێوەیەک دانراوە کە قەرەبووی وەرزی یەکەم لە ناو وەرزی دووەما بکرێتەوە بۆ نمونە وەرزی یەکەم لە 2-1ەوە دەستی پێکردووە هەتاوەکو مانگی 3 وەرزی یەکەم ئەخوێنرێت لە مانگی 3 تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم ئەکرێت و پاشان دەستەکرێت بە خوێندنی وەرزی دووەم ئەویش بەوەی کە هەندێک لە پرۆگرامەکان تەرک کراوە بۆ خوێندکاران بۆ ئەوەی ئەو پرۆگرامی کە پێویستە بیخوێن و ساڵەکەی پێ تێپەڕکەن وەرزی دووەمیش بە هەمان شێوە لە کاتی خۆیان لە مانگی 5 تاقیکردنەوەکانی خۆیانەکەن و 2 مانگ زیاد ناکرێت بۆ ساڵی خوێندن بەڵام لە وەرزی لە تاقیکردنەوەکانی خولی دووەمە لەوانەیە مەجال بدرێت بە خوێندکاران ئەگەر لە خولی دووەما سەرکەوتو نەبوون لە خولی سێمیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی ساڵەکەیان بە زایان نەچێت. ئەی کەمکردنەوەی بۆمە پشووەکان و بۆ کۆڵێ جەژنی نەورۆز و سەری ساڵ و نیوەی ساڵ ئەم شتانە ئەمە بۆ ئەوەی مەجالێکی زیاتر بە مامۆستا بە خوێندکار بدا بۆ تەواوکردنی مەنهەجەکە ئەمە دەستکاری کراوەیانە؟ ئەوە دەستکاری کراوە پشوەکان لابراوە بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر و دوهۆک لەم کاتە لە پشودان بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی ئێستا بەردەوام خوێندن دەخوێنرێت چونکە
کۆتایی تاقیکردنەوەکانی وەرزیەکەم لە 14 بوو لای ئێمە بەردەوام خوێندن هەر بەردەوامە و تا 20 مانگ بابرین پشوو بوو لە دوای 20 مانگەوە دەوام دەست پێکاتەوە بە وەرزی دووەم لای ئێمە ئەو پشووە نەبوو بەڵکو خوێندن بەردەوام بوو پشوەکان کەم کراوەتەوەکو بەڕێز ئاماژەت پێکرد و وەرزی یەکەم 57 ڕۆژی بۆ دیاری کراوە وەرزی دووەمیش 51 ڕۆژی بۆ دیاری کراوە کە کاتە نزیکەی 100 ڕۆژ یا 108 ڕۆژ کە خۆی خوێندنی ستاردار نابێت لە 200 ڕۆژ کەمتر بێ بەڵام بەپۆی ئەو قەیرانەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان بۆی ئەو کێش و گیر و گرفتانەی لە سنووری ناوچەی سەوزونیلیدا هەیە ناچار ڕۆژەکانی خوێندن کەم کراوەتەوە بەڵام بەوەی کە پشوەکان لابراوە بۆ ئەوەی هەچۆنێک بێ وەرزی یەکەم و وەرزی دووەم بەسەرکەوتوی ئەنجام بدرێت و پرۆسی تاقیکردنەوەکانی تیا ئەنجام بدرێ و ساڵی خوێندنی 2016-2017 ئەژمار کرێ بۆ خوێندکاران. مامۆستا ئەم ناجێگیری و درەنگ دەوامکردن و تێپەڕبوونی کاتی دەوامە لەسەر دەرونی خوێندکار چۆنیە یا دەرونی خوێندکار بەمە ئەڵێ چی بم پرۆسەی کە درەنگ پرۆسەکەی پێگەشتووە و درەنگ چۆتە نێو ساڵی نوێی خوێندنیەوە بێگومان لە سەرەتاوە خوێندکارانی سارد کردەوە لە خوێندن چونکە زۆر بێتاقەت بوون ئەوانیش بە هەمان شێوە ئاگیان لە معاناتی مامۆستاکانیان بۆ یانزانی کە مامۆستاکانیان ناڕەحەتن لەوەرەوەی کە بەگیرفانی بەتاڵ ناتوانن پێداویستەکانی ژیانی خۆیان و ماڵ و ناڵیان دابینکەن و ناتوان بە ئاسوودەی وانەکانیان بڵێنەوە ئەوانیش بە هەمان شێوە پشگیریان لە مامۆستایان دەکرد و ڕێکخراوەکانی قوتابیان چەند جار ئاگادارین کە پشگیری خۆیان بۆ مامۆستایان دەربڕێ و داوایان لە حکوومەت کردووە کە کێشەکانی مامۆستایان چارەسەر بکە بەڵام بمانوێ نەمانوێت ئەمە کاریگەری دەرونی کردو سەر قوتابیان کە لە کاتی خۆیان پرۆسی خوێندن دەستی پێ نەکردووە خوێندکاران مەشغوڵ بوون بە شتیترەوە و سادی کردوونەتەوە لە خوێندن بۆیە بە دەرونێکی ناجێگیرەوە هاتوونەتەوە هۆڵەکانی خوێندن و بە ناچاری دەستیان کردەوە بە خوێندن وردە بۆ ئەوەی لەگەڵ خوێندنەکە ڕابێن بۆ ساڵی خوێندنەکەیان. ئەم دەروونەی قوتابی تا چەند ئامادەی وەرگرتنی وانە و منهەجی هەیە بۆ نمونە وەگەزانین لووتکەی خوێندن مانگی 11 لە بەرەوەی جەستەی مرۆڤ خوێنی مرۆڤ لە گەشە و لە جوڵەیەکی بەردەوامایە ئەنی خوێندکار لەم 3 مانگە ئەتوانێت زۆر بە چوست و چالاکی وانەکانی وەرگرێ و کۆشش بکە بەڵام ئێمەزانی 2 مانگی تێپەڕ بۆ لە سەرەتای مانگێکی کۆتاییەوە دەست پێکراوە دەرونی خوێندکار چۆن ئەتوانێت ئامادەی هەبێ بۆ وەرگرتنی وەزیفە و وانەکانی بێگومان وەکوتمان ئەم دواکەوتنی خوێندنە کاری کردو سەر دەرونی خوێندکار وەکو پێویست ئامادەی تێدا نەبوو کە بێتەوە ناو هۆڵەکانی خوێندن چونکە ئەگەر تۆ لە کاتی خۆیان لە مانگینەوە خوێندن دەستی پێ بکردایە بەلایانی کەمەوە تا 15 ڕۆژ اینجا خوێندکار یەتە سەر سکەی خۆی و بە دەرونێکی ئاسوودە و جێگیر و گوێ لە مامۆستاگرێ ئێمە 3 مانگ خوێندن دواکەوتووە ئەم 3 مانگ خوێندنە تا قەرەبووە کرێتەوە تاوا لە خوێندکارێکی کرێت کە بە دەرونێکی ئاسوودە و گوێ لە مامۆستا بگرێت زۆرێوێت بەلایانی کەمەوە مانگێکی تا خوێندکاریەتەوە سەر دۆخی ئاسایی خۆی لەبەرەوە ئەمە کاریگەریی سلبیە کاتە سەر خوێندکار و ناتوانێت وەکو پێویست ئەو پرۆگرامی کە ئەی خوێنێت کە مامۆستا پێڵێتەوە لە قوتابخانەکاندا ناتوانێت وەکو پێویست ئەو پرۆگرامە وەرگێت و سوودی لەوەرگرت لە ژیانی ڕۆژانەی خۆیدا زیاتر ئەو پرۆگرامە وەرەگرێت بۆ ئەوەی لە تاقیکردنەوەکانە پێی دەرچێت و ساڵەکەی پێ بەڕێ بکات کە ئەمەش زەرێکی گەورەیە لە داهاتووی ئەم خوێندکارە کە لەو ساڵی خوێندنەیە ئەو پرۆگرامەی وەکو پێویست نەخوێنەوە کە بۆ ساڵی دواتری پێویستە سوودی لێوەرگرێت بۆ مادەکانی ساڵی دواتری. بۆ نمونە مامۆستاکان چ چاوپۆشێکیان لە قوتابیان کردووە بۆ نمونە مەسەلەی یەکپۆشی جلوبەرگ و درەنگ هاتن و یان بۆونە دووبارەکردنەوەی ئیمتیحانات مامۆستایان چیان بەخشیوە بە قوتابیان بۆ ئەوەی لە بەرامبەر ناجێگی دەرونیانەوە ئامادەیەکیان تیاابێ بە وەرگرتنی وانەکانیان بەڵێ دیارە ئەوە بە سیستم ئەکرێت سیستمەکە لە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی و بە ڕێنمایی دەرچۆ بۆ هەموو پەروەردەکان کە پێویستە مڕاعاتی قوتابیان بکرێت لە ڕووی یەکپۆشیەوە کە واز لە قوتابیان بێنن بۆ ئەم ساڵی خوێندن بۆ یەکپۆشی بۆی خوێندکاران چونکە لە ڕووی قەیرانی دارایی ئەم قەیرانی دارایی ڕووی کردوتە هەموو تاکەکانی کۆمەلگا و هەموو خێزانەکان لەبەرەوە چاوپۆشی لەوە کراوە کە خوێندکاران بە چ جلوبەرگێکەوە دێن بۆ قوتابخانە ئاساییە بەڵام لە ڕووی ڕێکاری پەیوەندی پابەندبوونی قوتابیان بەدەوامەوە ئەمە لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکانەوە ئاگادار کراونەتەوە کە مڕاعاتی قوتابیەکانیان بکەن و لێپرسینەوەیان لێ بکەن لەبەر هۆکاری دواکەوتنەکەیان چییە و کۆبنەوە بە کەسوکاری خوێندکاران بکەن و تەشجیعیان بکەن کە خوێندکاران سعی بکەن لە ماڵەوە و هەوڵ و تێکۆشان بدەن بۆ ئەوەی ساڵی خوێندنەکان بە فیڕۆ نەچێ دیارە ئەم کێشەیە هەر ئەم ساڵ ڕووی نەداوە لە ساڵی ڕاپەڕینەکەشتا لەلایەن ڕوویدا کاتێک کە لە مانگی 4 زۆربەی باڵین میلەتی کورد بەهۆی تووشی کۆڕەوێک بوون بەوەی ڕژێمی حیزبی بەعسەوە کە لە مانگی 6 گەڕانەوە بۆ
خوێندن گەڕانەوە بۆ قوتابخانەکان و تاقیکردنەوەیکی کۆتایی ساڵیان بۆ کرا ئەو ساڵەشیان بە ساڵی خوێندن بۆ ئەژمار کرا لەبەرەوە ئێمە شیواداری ئینشاڵڵا خوێندکارانی بەڕێزمان پابند بن بە قوتابخانەکانیان و پابند بن بە کاتی داوامەکانیانەوە و مامۆستایانیش بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانیەوە بۆیان دەرەچێت مراعاتی یا بابڕێن مراعاتی تەلەبەکانیان بکەن و نەسیحەتیان بکەن ئامۆژگاریان بکەن کە پابند بن بە دەوامی خۆیانەوە و بخوێن و تێبکۆشن بۆ ئەوەی ساڵەکان لە چیز نەچێت. بەڵێ مامۆستا ئەگەر ئەم 3 مانگ دەوام نەکردنە لە سنووری پارێزگای سلێمانی لا ببین ئایا قەیرانی پەروەردە و گرفت و کێشەی پەروەردە لە سلێمانی وەکو هەر شارەکانی تری لێدێتەوە یان بۆچی ئەو کاتە سلێمانی بە جیاواز لە شارەکانی تڕژایە سەر شەقام و بایکۆتی خوێندن و هۆڵەکانی خوێندنی کرد یا هەر ئەو کاتەش کە دۆخی پەروەردە لە سلێمانی زیاتر لە شارەکانی هەولێر و کەرکووک و دهۆک ناجێگیرتر بوو بۆیە مامۆستایانی سلێمانی ڕژانە سەر شەقام. هەڵبەت ئێمە ئەو ڕاستیەمان لەبین نەچێت کە شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە شاری شۆڕشە زۆربەی شۆڕشەکان لە هەرێمی کوردستانی باشوورە لە سلێمانی و سەریان هەڵداوە بۆیە خەڵکی سلێمانی بەوە ناسراون تاکەکانی بەوە پەروەردەکراون کە زوڵم قبول نەکەن نادات پەروەری قبول نەکەن گەندەڵی قبول نەکەن لەبەرەوە ئازادیەکی تا ڕادێکی باشیش دراوە بە خەڵکی سلێمانی بە شاری سلێمانی بە چواردەوەرەکەی بێجگە لەو ئازادیەش هەر خەڵکی شاری سلێمانی کاتی خۆی لە ڕژێمی باسیشی قبول نەکردووە کە زوڵم و نادات پەروەری بەرامبەر بکرێ بۆیە لەم سەردەمەی ئێستاشدا تاکەکانی کۆمەلگای کوردی تاکەکانی شاری سلێمانی و چواردەوری نادات پەروەریان پێ قبول ناکرێت سیستەمیان پێ قبول ناکرێت بۆیە ناچار بوون کە بڕژێنە سەر شەقام و داوای مافی خۆیان کەن بە ئازادانە بۆ ئەوەی حکومت بێتە جواب و وەڵامی داواکاریەکانیان باتەوە بەڵام بەداخەوە ئەم دەوڵەتەی ئێمە دەوڵەتێک نییە کە ڕێز لە مافی مرۆڤ بگرێت و وەڵامی داواکارەکانی خەڵکی بداتەوە کاتێک کارژێنە سەر شەقام و داوای مافی خۆیانەکەن. کەواتە ئەگەر بگەڕینەوە بۆ 3 مانگ بەر لە ئێستا کە وەکوە لە سەرەتای خوێندن بوو جیاوازی دۆخی پەروەردە لە سلێمانی لەگەڵ شارەکانی ترا هیچ جیاوازێکی نەبووە. دۆخی خوێندن جیاوازەکەی ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم 3 مانگە نەبووایە لە بابڕێن ئەو خۆپیشاندان و بایکۆتکردنی مامۆستایان کە لە پێناو داواکاری ڕاوەکانی خۆیانە کردوانە دیارە لەگەڵ پارێزگاکانی ترا هیچ جیاوازیی نەبوو وەکو پارێزگای هەولێر و دهۆک بە هەمان شێوە خوێندنی خۆیان ئەخوێند و دوانە ئەکەوتن و هیچ کاریگەریی دەرونیش لەسەر قوتابیان و لەسەر مامۆستایانیش دروست نەبوو بەڵام بەهۆی ئەو کێشەیە کە دیارە سیستمێکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە کە پیاداکرێ ئەم سیستمە سیاسیە لە ناوچەیەک زۆر بە دیکتاتۆریانە مامەڵاکرێ لەگەڵ خەڵکا بەڵام لە ناوچەیەکە ئازادیشی تا ڕادێک سنووردا دراوە بە خەڵکی کە لەو سنوورەیە کە لە سنووری سلێمانی ئازادیشی تا ڕادێک دراوە بە خەڵکیش بابڕین وا فێرکراون کە ستەم و نادات پەروەری قبول ناکەن بۆیە ناچارن کە داوای مافی خۆیان بکەن بەڵام ئەگەر ئەو کێشانە نەبوایە ئەوە هەرێمی بابڕین پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆکیش بە هەمان شێوە خوێندنی خۆیان ئەخوێند و ساڵەکەیان بەڕێ کرد و هیچ کێشەیەکیان بۆ دروست نەبوو. مامۆستا چۆن بتوانین یام چۆن ئێوە هەستن بەو ئەرکەی کە خوێندن لە شاری سلێمانی ببرێتەوە ئاستی خوێندنی شارەکانی تر مەبەستم بۆ ئەم ساڵە ینی ئێوە چۆن ئەتوان قەرەبووی ئەم 3 مانگە بکەنەوە کە وەکو ئەڵێ خوێندکار بەجێ نەمێنێ وانەکانیشی بە شێوەیەکی باش لە ئاست شارەکانی ترا بخوێنێ. دیارە ئەومان لەبیر نەچێت کە ئەو قەیرانی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان هەر شاری سلێمانی نەگرتوێتەوە پارێزگای هەولێرش و دهۆکیشی گرتوێتەوە و خوێندن لەوێش وەکو پێویست نەکراوە مامۆستایان لەوێش لە ماوەی ئەو 6 ڕۆژە کە داوامەکرێ مامۆستا 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ داوامەکات پرۆگرامەکان وەکو پێویست نەخوێنراون قەرەبووکردنەوەکەش ئەوەیە کە ئێمە لە وەرزی دووەمە لە جیاتیەوەی مادەکانی وەرزی دووەم بخوێنرێت و ئەو کاتی کە دیاری کراوە بۆی وەرزی دووەم بە تەواوی بخوێنرێ بەشێکیمان تەرخان کردەوە بۆ خوێندنی وەرزی یەکەم کە لە مانگی لە 2 دەست پێکات تا 1 کە لە 1 تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم واتە بەشێکی وەرزی دووەمان تەرخان کردەوە بۆ بەڕێکردنی وەرزی یەکەم بەم شێوەیە قەرەبووی ساڵی خوێندنی 2016-2017 کەینەوە لە شاری سلێمانی چواردەوری کە وەرزی یەکەمیشمان بردوتە ناو وەرزی دووەمەوە وەرزی دووەمیش هەر لە ناو خۆیان بەڕێەکەین بەڵام بەوەیە کە منهەجەکە کورتەکەینەوە و بەشێک لە پرۆگرامەکان لا ئەبین بۆ ئەوی مامۆستایان فریا بکەون کە پرۆگرامەکان پێ تەواو بکەن و خوێندکارانیش هەزمی مادەکە بکەن و کەڵەکە نەبێت لە سەریان مادەکان.
بە شێوەیەکی گشتی تاکە چارەسەری ئەم دۆخە لەسەر دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیش وەکو بەشێ لە هەرێم بەچی ئەکرێ ئێمە چۆن بتوانین دۆخی پەروەردە بە شێوەیەکی گشتی ئیتر چارەسەر بکرێت و هیچ قەیران و گرفتێ نەتوانێت بە چۆکیا بهێنێ ئەگەر ئێمە بمانەوێ قەیرانی پەروەردە یان کێشەی پەروەردە چارەسەر بکەین ئەوە ئەبێ سیستمی سیاسی لە هەرێمەکەمانە جێگیر بکەین دیارە سیستمی سیاسی و سیستمی دارایی یا ئابووری دوو سیستمن کە پەیوەستن بە سیستمی پەروەردەوە لە هەر هەرێمێک و لە هەر وڵاتێکا بێ لە هەر وڵاتێکا سیستمی ئابووری و سیاسی جێگیر نەبوو سیستمی پەروەردەش جێگیر نابێ و سەرکەوتوو نابێ لەبەرەوە کێشەکە پەیوەندی بە سیاسەتی هەرێمەوە هەیە هەتاوەکو ململانەی سیاسی لە نێوان حیزبەکانە هەبێت و تا کێشەی سیاسی هەبێت و تا قەیرانی دارایی هەبێ سیستمی پەروەردەش چارەسەر ناکرێ واتە کۆی هەموو قەیرانەکان بەسراون بەیەکەوە هەر کاتێ سیستمی سیاسی و ئابووری جێگیر کرا چارەسەر کرا لە ناو هەرێمی کوردستانە ئەو کاتە سیستمی پەروەردەش بە دوای چارەسەری خۆی ئاگەڕێت و چارەسەری بۆ دۆزرێتەوە واتە ڕەگ و ڕیشەی هەموو کێشەکان پێوەستە بە سیاسەتەوە پێوەستە بە کێشەی ئابووریەوە هەموو قەیرانەکان پێوەستن بەم دوو کێشەیەوە ئەگەر ئەم دوو کێشەیە چارەسەر کرا و کاتە کێشەی پەروەردەش بەرەو چارەسەرکردن ئەڕوات بەڵێ مامۆستا جەناب تاوەکو سەرپەرشتیارێت دۆخی یا داهاتووی دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە شاری سلێمانی چۆن ئەبینن و ئایا جەنابتان گەشتبینن کە خوێندنی ئەم ساڵ وەکو ساڵەکانی تر بەرهەمێکی هەبێت و مای زیان و زەرمەندی نەبێ بۆ خوێندکاران بەداخەوە لە سنووری سلێمانی و چواردەوریا خوێندنەکە ناتوانم بڵێم لە 100% ئەوەی کە ئامانجی پەروەردەیە لە خوێندنی ساڵێکی خوێندنە لەو پرۆگرامی کە دیاری کراوە بۆیان بێتە دی چونکە ئەو ئامانجی کە دیاری کراوە بۆ ساڵێکی خوێندن پێویستە ئەو پرۆگرامانە هەمووی وەکو خۆی بخوێنرێت بە تەواوەتی و کاتی پێویستی خۆشی بدرێتێ بەڵام کە تۆ کاتی پێویستی نەدایە بەو پرۆگرامی کە تەواوێکات بە نیوە ناچڵی تەواوی کرد ئەو کاتە ئەو ئامانجەشی کە بۆی دیاریکراوە نایەتە دی لەبەرەوە پرۆسەکە تەنها پرۆسەیەکی بەڕێکردنە بێت و ساڵێکی خوێندن بەڕێ ئەەکەین بۆ ئەوەی ساڵێکی خوێندنی خوێندکاران بەهەدەر نەچێت و بڕوانامەیە وەرگرن کە بڵێ ئەم ساڵەمان تەواو کردووە ئەجنە لە ڕووی ئەداکردنی خوێندنی ساڵی خوێندنەوە ئەو پرۆگرامی کە بۆیان دیاری کراوە وەکو پێویست ناخوێنرێت و ئەو مادانی کە پێویستە خوێندکار بیخوێنێت وەکو پێویست نایخوێنێ و ئەو ئامانجەی کە ئێمامانوێ بێتە دی وەکو پێویست نایەتە دی بەڵێ مامۆستا جەناب تاماشتان بەوە کرد کە مامۆستا و خوێندکار و پرۆگرام سێ فاکتەری پێکهێنەری پەروەردەن ئەم سێ کەسایەتە یا بەونە مامۆستا و خوێندکار و پرۆگرام خۆیان تا چەند هۆکارن یا ڕۆڵیان چیە لە دروستبوونی ئەم گرفت و کێشەیە با ئەم واز لە سیاست و لە حیزب و لە حکومت بهێنین بزانین ئەم سێ مامۆستا و خوێندکار و پرۆگرام بە شێوەیەکی گشتی ئایا ئەمانیش ڕۆڵیان نەبووە لە دروستبوونی ئەم گرفتەدا لە ماوەی ئەم 26 ساڵی ڕابردوودا بەڵێ ئێمە مامۆستا و خوێندکار و پرۆگرام بە سیستمێک بەسراونەتەوە بەیەکەوە کە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی پەروەردەش لە ناو دەسەڵاتێکایە پێویستە مامۆستا ئامادە بکرێت پێشەوەی بچێتە ناو هۆڵەکانی خوێندنەوە واتە کار مامۆستایە کە تازە دامەزرێت پێویستە خولی بەهێزکردنی بۆ بکرێتەوە خولی پێگەیاندنی بۆ بکرێتەوە کە ئەم خولەش ئەبێ خولێکی لە 30 ڕۆژ کەمتر نەبێ مامۆستا بەشداری بکات لەم خولەدا بۆ ئەوەی ئامادە بکرێت ڕێگاکانی وانەوتنەوەی پێبووترێت و زانستی دەروونناسی پێبووترێت تاوەکو ئامادە بێت بە شێوازێکی سەرکەوتوو مامەڵە لەگەڵ قوتابیان بکات و وانەکانی خۆی بە شێوازی سەرکەوتوو بگەێنێ بە قوتابیان لە ڕێگای فێرکردنی ڕێگەکانی وانەوتنەوە ئەم سیستما تا ئێستا لە وەکو پێویست جێبەجێ نەکراوە بۆ هەموو مامۆستایان ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە ئەو مامۆستایانی کە تازە دامەزرێن ڕاستەوخۆ نابرێن بۆ خولی فێرکردن کە ئێستا یەکەی مەشق و ڕاهێنانمان هەیە لە هەموو پارێزگایەکە کە ئەم یەکەی مەشق و ڕاهێنانە ئیشان ئەوەیە کە خول بۆ مامۆستایان بکەنەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی بەرزکردنەوەی ئاستی معریفی مامۆستایانەوە لە ڕووی خوێندنی ئەو مادانی کە پێویستە بۆ مامۆستا کە لە هۆڵەکانی خوێندنە پیادەی بکەن و جێبەجێکەن وەکو پێویست ئەم سیاسەتە نەگیراوەتە بەر مامۆستایان وەکو پێویست ئامادە نەکراون بۆ ئەوەی پێشوە بچنە ناو هۆڵەکانی خوێندنەوە ئەمە یەکێکە لە گرفتەکان گرفتەکەی تریش پەیوەندی بە خوێندکارانەوەیە ژینگەیەکی وا نەسازێنراوە بۆ خوێندکاران کە بە ڕۆحێکەوە بێن بۆ قوتابخانە کە هەوڵ بن فێری علم بن فێری زانست بن لە پێناوی دوا ڕۆژێکی پرشنگدار بۆ خۆیان بەڵکو خوێندکاران وا هاتوون بۆ وایەن بۆ خوێندنگا کە تەنها بڕوانامەیەک وەربگرن لە کۆتایی زانکۆیە بڕوانامەیەک وەربگرن و بەم بڕوانامەیە بچن هەوڵ بن دابمەزرێن
کە هەموو ئەرچی پەروەردە ببێت بەوەی کە تەنها وەرەقەیەک بدرێ بە خوێندکار کە ئەمە بڕوانامەیە کە وەریگرتووە لە دوای 16 ساڵ بەبێ ئەوەی هیچ علمێکی وەرگرت بێ بەبێ ئەوەی پسپۆڕەتی هەبێت لە بوارەکەی خۆیان کە بتوانێت خزمەت بە هاوڵاتیەکانی خۆی بکات کە بەڕاستی ئەمە یەکێکە لە هۆکارە سەرچیەکان کە وای لە خوێندکار کردووە کە نەتوانێت ئەو علمی کە هەیە لە ناو پرۆگرامەکانە وەری بگرێت و ئیشی پێ بکات و داهێنانی تیا بکات زیاتر بۆ ئەوە یەت بۆ خوێندن بڕوانامەیەک وەرگێت کە ئەم بڕوانامەیەش تەنها وەرەقەیەکە و هیچ سوودی نییە گە تۆ بچی بۆ وڵاتانی ئەوروپا ئەو شادەی کە پێتە بیبیت ئەوان باوەڕ بەو شادەی ناکەن یەن بە پراکتیکی تاقی دەکەنەوە بزان چی پێ لە بوارەکەی خۆتا ئەگەر هیچی فێر نەبوو بیت کەواتە سەرکەوتو نابیت لەو تاقیکردنەوەیە. مامۆستا داواکاری سەرەکی مامۆستایان بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی ئەم گرفت و کێشەی بەردەم پەروەردە نەمێنێت چییە ینی بەبەستمێ بۆ ئەم ساڵ داواکاری سەرەکی مامۆستا چیە ئایا دابینکردنی موچە و ژیانیان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوەی کە ئەم گرفت و خەوشانی بەردەم پەروەردە نەمێنێ؟ یەکێک لە داواکارە سەرچیەکانی مامۆستایان ئەوەیە کە ژیانی مامۆستایان باش بکرێت واتە ژیانێکی خۆشگوزەرانیان بۆ دابین کرێت کە مامۆستا بیلەوە نکاتەوە ئیشی دووەم بکات زۆرێک لە مامۆستایان بەهۆی قەیرانی داراییەوە ناچارن ئیشی دووەم ئەکەن کەم ئیشی دووەمە وای لێکات کە وەکو پێویست نەتوانێت خۆی ئامادە بکات وانەکان بە سەرکەوتوی بڵێتەوە لە هۆڵەکانی خوێندنە ئەگەر مامۆستا ژیانێکی باشی بۆ دابین کرا ئەو موچەی کە ئیدرێتێ بەشی ژیانی کرد و بۆ بەشی پێداویستەکانی ماڵ و مناڵی کرد ئەو کاتە بە دەرونێکی ئاسوودەوە چێتە ناو هۆڵەکانی خوێندنەوە وانەی خۆی ئەڵێتەوە لەبەرەوە یەکێک لە داواکارە سەرچیەکانی مامۆستایان باشکردنی بژێوی مامۆستایانە بۆ ئەوی ناچار نەبن ئیشی دووەم بکەن پەنابەر نەبەر ئیشی دووەم لە دوای دەوامی مامۆستایەتی بچێت تەکسی بجێڕێ یان هەر ئیشێکی تر بکات بەڵکو مامۆستا پێویستە خۆی ئامادە بکات و خۆی یەکلایی کاتەوە بۆ پرۆسی خوێندن بۆ ئەوەی بەردەوام ئەپدەیتی زانیاریەکانی خۆی بکاتەوە ئەو باڵێن تایبەتمەندی وەریگرتووە لە زانکۆ لە بوارێکی تایبەتیە پێویستە دوای زانکۆش بەردەوام بخوێنێتەوە بەردەوام ئاستی معریفی و ڕۆشنبیری خۆی بەرزکاتەوە بەڵام تۆ لەم دۆخە لەم ژیانەدا لەم هەموو قەیرانەیە بە تایبەتی قەیرانی ئابووری مامۆستا ناتوانێت لە دوای بابرین تەواوکردنی دەوامی قوتابخانەکەی بێت ئیش لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و معریفی خۆی بکاتەوە بەڵکو ناچارە بێت پەنا بەرێتە بەر ئیشێکی تر بۆ ئەوی ژیانی خۆی دابین کات کەواتەیەکێک لە داواکارە سەرچیەکانی مامۆستایان دابینکردنی بژێوی مامۆستایانە و ژیانێکی ئاسوودە و ڕێکوپێک و کەرامەتی مامۆستا پارێزرا و بێشکۆی مامۆستا پارێزراوە بێ تاوەکو بتوانێت بە سەرکەوتووی وانەکانی خۆی بڵێتەوە لە هۆڵەکانی خوێندنە. بەڵێ مامۆستا باسمان لە پاڵنەرە دەرونیەکانی خوێندکار کرد لەوەی کە ئامادە نەبێ ئەم ساڵی وەکو ساڵێکی ئاسایی ساڵەکانی ڕابردوو تەماشا بکە نەبوونی و بێمەعیشەتی ماڵەوە دایک و باوک لەسەر خوێندکار تا چەند ڕۆڵیان هەیە کە خوێندکار وەکۆڵێ زیاتر دەرونی ناجێگیر بێ و ئامادەی نەبێ بۆ وەرگرتنی زانستەکەی یان بۆ وانەکانی و ئەمەش بۆتە گرفتێکی تر لە بەردەم پەروەردەی ئەم ساڵدا. بێگومان بواری دارایی کاریگەریی دەرونی زۆر سەختەکات سەر قوتابی لە بواری نەبوونی و لە بواری بێئیمکانێتی و قوتابیەت چێتەوە ماڵەوە پێویستی بە کارەبا هەیە کە لەبەرێ دانیشێ سعی بکە کاتێکە سیرێکین قەیرانی کارەبامان هەیە نەک قوتابی مامۆستاش وەکو پێویست ناتوانێت بخوێنێتەوە دیراسی بابەتەکانی خۆی بکە ئەمە یەکێکە لە کێشەکان قەیرانی دارایی کە خوێندکاریش بە هەمان شێوە خەفەت ئەخوا بەوەی کە کەس و کاری نەبووە دایک و باوکی وەکو پێویست معیشەتیان ناڕوا بەڕێوە ئەویش بە هەمان شێوە کاریگەری دەرونیە کاتە سەری وەکو پێویست ئامادەیتیان نییە بۆ خوێندن لە هەواڵەکانی خوێندنە وەکو پێویست مێشکی لای مامۆستا نابێت کە ئەو دەرسی پێوترێتەوە وەریگرێت و سوودی لێوەرگێ لەبەرەوە ئەم قەیرانە دارایی و سیاسی کە هەیە کاری کردوتە سەر دەرونی قوتابیش کە وەکو پێویست ئامادەی تێدا نەبێ بۆ هەوڵ و تێکۆشان لە ماڵەوە بۆ کۆشکردن لە ماڵەوە و بە هەمان شێوە لە ناو هۆڵەکانی خوێندنی شاوەکو پێویست ئامادەی تیانە بێ کە گوێ لە مامۆستاکەی وەربگرێت و ئەو وانانەی کەوترێتەوە سوودی لێ وەربگرێ. بەڵێ مامۆستا لە کاتی بۆ نمونە خۆپیشاندانەکان و بایکۆتی مامۆستایاندا کۆمەڵێک لە مامۆستایان لەسەر شەقام داوای مافەکانی خۆیانیانە کرد هەر کۆمەڵی مامۆستای هاوڕێی خۆشیان ئامادەیان هەبوو کە بچنەوە هۆڵەکانی خوێندن و بگرێت زۆر جار هۆڵەکانی خوێندنیشانە کردەوە. ئەم پەیوەندیی نێوان مامۆستا ئێستا هەندێکیان بوون لە بەرەی گەلا بوو بنیا لە بەرەی خوێندکارا بوون داوای مافی خۆیانیان کرد و هەندێکیشیان گویان لەمە نەبووە و تویانە بە ئایا ئەمانە پیاوی حکومت بوو بن یام هەر دڵسۆزیان بۆ خوێندکار وای کردووە کە بچنەوە هۆڵەکانی خوێندن. ئەم پەیوەندیە ئێستا لە نێوان ئەم دوو گروپە مامۆستایە کاریگەری لەسەر پەروەردە و فێرکردن نیە لە قوتابخانەکاندا بێگومان ناکۆکیەکی دروست کردبێت لە نێوان ئەم دووجی لە مامۆستایە بێگومان کاریگەریشی زۆر نێگەتیف و سلبی هەبووە لەسەر مامۆستایان لەسەر خەبات و لەسەر تێکۆشانی مامۆستایان ئەبوایە مامۆستایان یەک هەڵوێست بوونایە ئەبوایە هەمویان بە یەک هەڵوێست
و یەک ڕێکخراوکۆی بکردایەتەوە پێکەوە بچنە سەر شەقام و داوای مافی خۆیان کردا. بەداخەوە هەندێک لە مامۆستایان سەیرانە کرد مامۆستاکانی هاوڕێیان لەسەر شەقامن و ڕۆژانە داوای مافی خۆیان نەکەن و خۆپیشاندانەکەن کەچی ئەوان ئەچوونەوە بۆ هۆڵەکانی خوێندن و دەرسیانەوەتەوە کە ئێمە ناڵین با مامۆستایان نەچێت بۆ هۆڵەکانی خوێندن. مامۆستا ئیشی ئەوەیە کە خزمەت بە نەوەکانی دواڕۆژکە، بەڵام پێش ئەوەی کە بچین بۆ هۆڵەکانی خوێندن با داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ بکرێ، با مافەکانی مامۆستایان جێبەجێ بکرێ. ئەو کاتە با مامۆستایان بە دەرونێکی ئاسودەوە بچونایەتە ناو هۆڵەکانی خوێندنەوە. بەداخەوە ئەم یەک هەڵوێست نەبوونی مامۆستایان کاریگەریی سلبی کردە سەر خەبات و تێکۆشانی مامۆستایان. بۆیە ئێمە داوامان وایە لە مامۆستایان ئەگەر مامۆستایانی هاوڕێیان چوونە سەر شەقام و داواکاریێکیان بەرز کردەوە با هەموو مامۆستاکان پێکەوە پشگیریان بکەن، چونکە ئەو مامۆستای بە تەنیا داوای مافی خۆی ناکا، بەڵکو داوای مافی هەموو مامۆستاکانی هاوڕێیەکە. لەبەرەوە زۆرێک لە مامۆستایان ئەیان و ئێمە بە تەنها داوای مافی خۆشمان ناکەین، بەڵکو داوای مافی فەرمانبەرانی ژەکەین، چونکە ئەوان ژۆکو ئێمە کارمەندی حکومەتن و موچیان لای حکومەتە. لەبەرەوە ئەو یەک هەڵوێست نەبوونی مامۆستایان کاریگەریەکی سلبی زۆر گەورەی کردە سەر خەبات و تێکۆشانی مامۆستایان کە هیوادارین لە داهاتووتا کاتێک کە مامۆستایان دەستیان کردەوە بە خەبات و تێکۆشان لە پێناو مافەڕەوەکانی خۆیان هەمویان یەک هەڵوێست بن و بە یەک بڕیارەوە بچنە سەر شەقام، هەمویان پێکەوە بڕیار بدەن کە ئەگەر بێت و بیانێ بچنەوە هۆڵەکانی خوێندن بچنەوە هۆڵەکانی خوێندن. بەڵێ مامۆستا کاتی بەرنامەکەم زۆری نەماوە، شتێک کە جەنابتان ئاماژتان پێ نەکردووە ئێمە نەمان پرسیوێ لەسەر خەوش و کەم و کورتی و گرفتەکانی بەردەم پەروەردە جەنابتان ئاماژەی پێ بکەن. بەڵێ لە یەکێک لە کێشە و گرفتەکانی بەردەم ساڵی خوێندنی ئێمە پەروەردە ئەوەیە کە زۆرێک لە مامۆستایانمان باڵێن مۆڵەتی بێموچیان وەرگتووە و فەراقێکی باڵێن زۆرمان هەیە لە بواری کەمی میلاکی ناوەندەکانی خوێندنەوە کە ئەمەش کێشە و گیرروگرتی بۆ ئێمە دروست کردووە بە تایبەتی لە دەرەوەی شار. لە ناو شار مامۆستایەکی زۆر هەیە، دەرەوەی شار قوتابخانەکان زۆرێکیان بۆ نمونە قوتابخانەمان هەیە 3 قوتابی هەیە، 2 مامۆستای بۆ دانراوە، قوتابخانەی تریشمان هەیە کە پێویستیان بە مامۆستا هەیە. ئەمانە هەموو کێشە و گیرروگرفتن لە قوتابخانەکانی دەرەوەی شار کە مامۆستامان وەکو پێویست نییە کە دەرسەکان بڵێتەوە. کاتێک کە ئیش لەسەر ڕێخستنەوەی میلاگەکەین ئەمانەی مامۆستایەک لە شوێنێک و بگوێزینە بۆ مامۆستایەکی تر، کۆمەڵی کێشە و گیرروگرفتانێتە بەردەم لەلایەن مامۆستایانەوە کاڵی ئێمە ناتوانین وەکو پێویست ئەو ڕۆژانی کە بۆمان دیاری کراوە دەوام بکەین. بۆ نمونە ئێستا مامۆستایان وا بڕیاریاندا بوو کە 4 ڕۆژ دەوام بکەن، بەڵام ئێستا لە ناو سلێمانیە بڕیار درراوە کە 6 ڕۆژ خوێندن هەبێت، واتە 6 ڕۆژ قوتابیان بچنەوە بۆ هۆڵەکانی خوێندن، بەڵام مامۆستایان مراعات کرێن لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە 4 ڕۆژ دەوام بکەن. مامۆستا هەیە 3 ڕۆژ دەوامەکە، مامۆستا هەیە 4 ڕۆژ دەوامەکە، کە ئەمەش بۆ چارەسەرکردنی دۆخەکەیە. ئێمە لە هەفتەیەکە مامۆستا پێویستە یا بەڵین ئەو پرۆگرامی دیاریکەوە 36 حیسا یا 36 بەشەوانە بڵێتەوە، بەڵام ئەم 36 بەشەوانەیە ناچارین لەبەرەوەی مامۆستا 4 ڕۆژ دەوامەکات بۆی بکەین بۆ نمونە 25 بەشەوانە، واتە بەشەوانەکانی بۆ کەم بکەینەوە کە بەشەوانەکانمان کەم کردەوە کەواتە پرۆگرامەکانی خوێندن وەکو پێویست ناخوێنرێت. بۆیە ئەمە کاریگەریەکی سلبی دەکاتە سەر داهاتووی ئەم سنوورە. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.